بەڕێزان بەردەوامین گفتوگۆکەین لەبارەی گۆڕانکارە سیاسیەکان لە عێراق چی دەبن لە ئایندەدا تەحالفەکان چۆن دەبن سەرک وەزیرانی ئایندەی عێراق کێیەک لای دەکاتەوە ئایا هەڵبژاردن لە وادەی خۆیدا بەڕێوە دەچێت بە پێی خوێندنەوەکان شیکاریە سیاسیەکان گفتوگوێن پرس و باس و بابەتان ناکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر یاسین تا توێژەری سیاسی هەمووسای زانکۆ دکتۆر سڵاو لەبێ سڵاو لە تۆش بەخێرات زۆر بەخێر لە بینەرانی بەرنامە سپاس دەکەم دکتۆر بە خوێندنەوەی تۆ جارێ با لەوە دەست پێ بکەین هەڵبژاردن لە وادەی خۆیان بڕێوا چێ کە مانگی یانزێ هیچ هەڵبژاردنێک لەم قۆناغانەی دوایی لە عێراق نەکراوە کە مشتومڕی لەسەر نەبێ ئایا ئەکرێت یان ناکرێت بەڵام یەک شت هەیە تا ئێستا نەبووە بەنەریت هیچ هەڵبژاردنێک لە عێراق دوا بکرێت بە شەڕی داعشیشەوە بە هیچ دۆخێکەوە جگە لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگا کە ئەوە شتێکی بەراوێزە ینی زۆر کاریگەری لەسەر سیستەمە سیاسیەکە نیە بەو ڕادە لەبەر هۆکارێک ئەویش ئەوەیە کە دەساودەسی دەسەڵات ئەو دەساودەسەی بە ڤێرژنە عێراقیەکەی ئەگەر هەڵبژاردن نەبێ ئەو کاتە کراوە ئەبێ بەڕووی ئەوەی ئێمە لە عێراقا دوو هێزمان نییە کۆنتترۆلی بارودۆخەکان کرد بێ 6 هێزی هاو ئاستی چوونیەک هەن و ئەمانە هیچیان مەسەلەن ناگەنە چارەکی کورسەکانی ئەنجومەنی نوێنەران و هیچیان زۆنیان نییە و هیچیشان ناتوان تەحملی بەڕێوەبردننی دۆخەکە بکەن بۆیە هەڵبژاردن بریتە لە ڕێخستنی ئیقاعی سوڵتە تەوزیعکردنەوەی پێگە و نفوس بەتایبەت چەکیش هەیە ئەگەر هەڵبژاردن نەبێ وەکو زۆر جار ئەو ترێ ئیما بالانتخابات ئەو بالانقلابات یا بێ هەڵبژاردن کەین یا پەنا بۆ چەک بین بۆی هەڵبژاردن ناچارن بۆ ڕێخستنی مایسترۆی پرۆسە سیاسیەکە لە هەموو کاتێکا هەڵبژاردننی خۆیان بکە باشە یەکێک لەو سەواسانی بەم دواییە بەتایبەت لە قسەکانی محمود مەشەدانیش وتی سەدر بەشداری لە هەڵبژار ناکە ئەگەر سەدر بەشداری بکە ینی بە چ ڕێگە و بە چ پێوەرێک دیکە ئایا هەڵبژارنی بۆ دواخرێ ئایا کۆمسیۆن دەستکاری ڕێنمایەکانی خۆیەکە زۆر محاولات هەیە سەدر بەشدار بێ لەبەرەوەی کە بەشدان نەبوونی کێشەیە بە معنای ئەوەی ئەوە نییە وا دەرەکەوێت لە جموجۆڵەکانی ئەم دواییەی ئەوە نییە کە چوو بێ بایکۆتی هەڵبژاردننی کردبێ و وازی لە سوڵتە هێنا بێ و خەریکی خەڵۆت و دینداری بێ بەڵکو ئەو بایکۆتەکەی وەکو استراتیجیەک ئەبینێ کە بڕای بە هەڵبژاردن نەما بڕای بەوە نەماوە کە بە ڕێگەی هەڵبژاردن دەسەڵات بکرێتە دەست لە فرسەتێکە گەڕێکە کۆنتترۆڵی دۆخەکە بکە بێتەوە ناو شانۆی سیاسی لە دەرەوەی هەڵبژاردن چونکە بەڕاستی دوو تەجروبەی هەیە لە سەردەمی سائیرون کە زۆری نەبوو و دوای ئەوە کە لە ئەم دوایش کە 73 کورسی بەدەستێنە بە هەردوو ڕێگاکە نەیتوانی حکومڕانی بکە لە کاتێکا زۆری نەبوو بۆی تووشی بێهیوایی بووە ئێستا ڕێگەی تر ئەدۆزێتەوە ئەمان هەندێک لە لیستە شیعەکان پیان وایە بە هەر جۆرێک بێ ڕازی بکەن بێتە ناو پرۆسەکە پشکی خۆی وەربگرێ دڵنیاترن لەوەی کە لە دەرەوە بیەوێ بارودۆخەکان لێ تێک بە بە هەندێک لیستی تر کە سوودمەندن لە بایکۆتی سەدر کورسیەکانی ئەبەن نفوز و پێگە پۆستەکانی ئەبەن نەخێر لەگەڵ ئەوە نین زۆر باسیەوە کرێکە بۆ نمونە ئاسایی بکە ئاسایی بۆ سەدر یەک بازنەی هەڵبژاردنیان هەیە ینی جەماوەرەکان زۆر لە یەکەوە نزیکن هەتا ئەم دەقەی کە قساکەین هەتا ئێسش مەرجەعی دینی ئاسایب محەممەد سادق سەدر باوکی مختەدایە ئینشقاقیان کردووە پێگە جەماوەریەکانیان لە یەکەوە نزیکە حەز ناکەن سەدرەکان بێن چونکە لە میراتی ئەوانە بن بۆیە ئێستا ئەوانەی کە خوازیارن سەدر بێتەوە پێویستیانە بۆ باڵانسکردنەوە چونکە لە ڕاستای ئێستا ئەو هێزانەی چوارچەوەی ئاوانگی کە هاوپەیمان و دۆستی ئێرانن باڵا دەستن بە گەڕانەوەی سەدر تۆزێک لە هاوسەنگی لە ناو شیعە دروستە بێ سونەکان خوازیارن سەدر بێتەوە شیعەمیان ڕەوەکان وەکو عەبادی و سوودانی وانە ڕەنگە خوازیار بن بێتەوە بەڵام ئەو شیعانەی کە سوودمەندن لە غیابی سەدر نەخێر دۆخە ناوچەی و نێودەوڵەتێکە بە قازانجی گەڕانەوەی سەدرە و پێمیشە زۆر خۆی یەکلا نەکردوێتەوە بۆ ئێران و لەبەری ئەو لاشدان نەبووە هەمیشە بە یەکلاکراوی پرسیارێک هەیە کاگڕانکۆوە سەدر تەمسیلی گوتاری عێراقچێتی ئەکات ئێستا ئەو دەنگانەی سەدر بۆ کێ ئەچێت ینی بۆ نمونە لە دوای ئەو گۆڕانە جیۆسیاسیانی کە لە سووریا ڕوویداوە پرسیارێکی زۆر هەیە کە ئایا هاوکێشەی هێزە قۆناغی داهاتوە چۆنە بێ گریمانەی زۆر هەیە لە ناوەندەکانی سێرچ و توێژینەوە کە ئاڵێن نفوزی ئێرانی لاواز بووە لە ڕووی مادیەوە ئیمکانات کەم بۆتەوە بودجە کەمە لە عێراق پارە هەڵڕشتن وەکو جاران نەماوە ینی لە ئاستەکەرتە گشتەکەی بەڵێ پارە لای حیزبەکان هەیە خطابی شیعی ڕاستڕەوە بڵێن کە ئەوە پێوترێت پاشەکشەی کردووە
ئایا ئەم دەنگانەی کە جاران بۆ سەدرە چوو بۆ کێ ئەچێت لە ناو عێراق ئەوە پرسیارێکە بەڵام دۆخە گشتیەکە دۆخە ناوچەیەکە بێگومان ئەگەر سەدر بەشدار وایە لە بەرژەوەندی ئەوە بوو بەڵام مشکلەیەکەیە سەدر بێ هیوا بۆ لە هەڵبژاردن ئێستا ئێوە بە ڕێگای تر خۆیەکو بەدیل ئەبینێتەوە هەستەکە کە تا دوور بێ لە هەڵبژاردن جەماوەری هەڵ ئەکشێ بەو ئەتیبارەی کە خەڵک ئەمانە بە بەرپرسیار لە سوڵتە ئەزانێ و ئەو بە چارەسەر ئەبینێ و پێی وایە ئەو منقیزە و ئێستا هەموو کەم و کوڕێکان ئەگەر هی هێز حکومڕانەکان بن هی بارودۆخی نێودەوڵەتی بێ هی بارودۆخی بابەتی بێ هەر بەسەر ئەوان نشکاوەتەوە سەدر سوودی زۆری بینیوە لەوەی لە دەرەوەیە جەماوەری هەڵەکشێ ڕەخنەی تونتر ئەبێ ئەو جا زەریبەشی کەمە عێراق دووچای کۆمەڵی دۆخی دژوار بۆتەوە ناچارە سازشی ئەکان ناچان سازشکەن کە ناچان سازشکەن سەدر بەشێک نییە لەو سازشە بەکارێنێتەوە لە دژیان بۆیە مەساڵحەکانی پارێزراوە ئاوا لە دەرەوەی حکوومەتیش بێ بێگومان لەبەرەوەی تۆ سیرکە ئەتام ئێستش ئەمینداری گشتی ئەنجومەنی وەزیران هەر سادریە ئەو پشکانی کاتی خۆی لە ناو حکوومەت بەدەستی ناو کەس نەیتوانیەوە دەستی بۆ ببا و هەروەها خۆی منزومەیەکی لە ناو دەوڵەتە لە دەروی منزومەی دەوڵەت یعنی بنیان المەرسوسی هەیە تەنزیماتی هەیە پارە کۆکەنەوە پرۆژەی هەیە ئیشی هەیە بەڕاستی هەم ئەوە نییە تەنها پرۆژێکی سیاسی بێ سەدر مەرجعەتێکی دینیشە لە ناو فقهی شیعیە هەموو مەرجە هەر کەسێ تەقلیدی هەر کەسکە پێنجێکی داهاتەکەی کە پێوترێ خۆمس صرفێکا بۆ مەرجعی کە تەقلیدیەکە لە ئەوانەی کە سەدرین هەچەند جەماوەری سەدر دایمەن لە هەژارەکان یانی لە چینە پەراوێزخراوەکان بەڵام سیستمێکی کۆمەڵایەتی ئابووری ئاینی تایبەت بە خۆیانیان هەیە کە مەساڵحەکانی خۆیان بەڕێوە بن جگە لەوەش سوودانی یا هیچ حکوومەتێک نەیتوانێت دەست بۆ بەرژەوەندی ئابوووریەکانی سەدر باو بیبڕێ باشە دکتۆر کەمێک باز لە سوودانی بکەین ینی هەندێک دەڵێن هەر کێشەکانی هەرێمی کوردستان و بەغداش پەیوەندی بە ئایندەی سوودانیەوە هەیە بێگومان چ پەیوەندیکی بە ئایندەی سوودانیەوە پێت وایە سوودانی توانی جێی خۆی بگرێ لەم 4 ساڵەدا وەکو دەوڵەتی قوڵی تر بتوانێت مامەڵە بکە هاوشێوەی مالیکی و هەندێک لەوانی دیکە کاکڕانکۆ بۆ سوودانی ئێستا مامەڵەکردن لەگەڵ هەرێم و ڕاگرتنی باڵاز نێوان شیع و هەرێم وەکو ڕێکردنە لە ناو کێڵگەیەکی مین لۆم لەلایەک قاعدەی شیعی وا ڕاهێنراوە و قەنەعەتێکی تەواویان هەیە کە هەرێم یاخیە پابەند نابێ بە یاسا دۆساتی لەگەڵ ئیسرائیلەکە لە بەرەی ئەمریکایە هاوسۆز نییە لەگەڵیان عێراقی تەنها بۆ داهات ئەوێ لەلایەک ئەم وێنەیە چەسپیوە لەلایەکی دی بۆی سوودانی بتوانێت سەرکەوتوو بێ و زۆرترین کۆدەنگی کۆ بکاتەوە لە پەرلەمانی داهاتوە پێویستی بە سونەشێ پێویستی بە کوردیش بە دوو سێلانی بەهێزەیە لە کوردستان لەبەرەوە ڕاگرنی باڵاز لەم نێوانە بۆ سەرۆکوەزیران زۆر قورسە بۆیە ئەو ڕێکەوتنانەی کە ئێستا ئەم دقەیە ئەمە حەبلک و حەبلێکی یاری وایە تا ئەم دقەیە سوودانی توانێتی بەباشی لە ناوخۆی شیعە ئیدارەی ئەزمەی هەرێمی کوردستان بکە وەکو جاران وەکو سازشکار دەرنەکەوێت لە چاوی قاعدەی شیعە لە هەمان کاتدا بەرکەوتنیشی لەگەڵ کوردستان نەبێت ئێمە بگەڕینەوە بۆ ئەزمموی مالیکی ڕۆژانە مالیکی و هەرێمی کوردستان ئەو کاتە حکوومەتی هەرێم لە شەڕە لێدوان بوون قسەی توندیانەکرد بەرامبەری لەگەڵ سەرکردە سیاسیەکان لەگەڵ سەرکردە سیاسیەکان حتا ئەوە نەقڵکرا لە مالیکیەوە کە لە کۆبوونەوەی داخرا و توێتی با F16ەکانمان بۆ بێ و کاتە خۆمان چارەیەکرد یعنی حتا ئەوەش چوە ناوی علامەوە بەڵام بە درێژایی هەموو ئەو ئەزمەی کە هەیە سوودانی تەنها لە میدیایەکی سعودیەوە بە نەرمی هەندێک ڕوونکردنەوەی داوە لەسەر کێشەی هەرێمی کوردستان بەبێ ئەوەی تۆمەتباری تۆمەتی تند و تیژ ئارانی بە زەقی تۆمەت ئاراستەی هەرێمکە بەبێ ئەوەی هێرش کاتەسیان بۆ پاراستنی ئەو ڕێڵە سیاسی کێتی بۆیە ئیدارەدانی سوودانی جیاوازترە پەندی لە پێش خۆی لە عەبادی و لە جعفەری و لە مالیکی و لەوانە وەرگرتووە کە بەهۆی بەریەکەوتنی توندیان لەگەڵ پێکاتەی کوردیا وەکو ئایکۆنێکی دژە کوردی ناویان دەرکرد و کورد ڤیتۆی لەسەردانان سونە ڤیتۆی لەسەردانان وای کرد کە مەرجەعەتی سارد بێتەوە لیان و پێی وابێ کە ئەمانە ناتوان سەرکەوتوو بوون لە ئیدارەدانی قەیرانەکە سوودانی بە پێچەوانەوە بەبێ دەنگی بەهێوری بەڵام موچەکەش نانێرێ لە هەمان کاتا دژایەتی هەرێم ناکە خۆی ناخاتە خانەی دوژمناتیەوە بۆیە بە نەتیجە و کارە ناکە کە ئەوانی تر کردویانە ینی موچەکە نانێرێ بەڵام بە بێدەنگی ئەوان بە هەڕەشە بەڵام یەکشت هەیە ینی سوودانی لەو کاتی کە نەوتوە ساوە تۆ سیکە لەو چەند مانگێکی دوایە خۆی لەسەر بەرپرسیارەتی خۆی ئیمزای موچەی کردووە وەزارەتی دارایی نەیکردووە سوودانی هەندێ ئاسانکاری و هەندێک شتی بۆ هەرێم کردووە خوازیار نییە کە بکرێتە ناو ئەم دۆخەوە خوازیاری ئەوە نەبووە بەراوردکەی
بە حتا عیبادیش جگە لە عەبدولمەهدی و کاظمی کە ئەوانە ئیستیسنان و یەکی 2 ساڵ و ساڵێک یا 2 ساڵ حکومڕانیان کردو زۆر دژە کورد نەبوون و کێشەی کوردیان نەبوو بەڵام لە ناو شیعە کەس نەبووە بەقەدر پێ ناچێت کەس هەبوو بێ بەقەدر سوودانی هەوڵی دابێ باڵانس ڕاکرێ تووشی ئەو قەیرانە نەبێت تووشی لەبەر ئەوەی کە سوودانی کەسێکە پشتیوانێکی بەهێزی لە ناو شیعە نییە دوو کورسی هەبووە بووە بەسەرە وەزیران بەڵێ ئێستا 53 کۆ کردوێتەوە لە هەمان کاتا بەشێک لە ڕاگرەکەی دەرەوەی ئەمریکا بەشێک لە ڕاگرەکەی ئەوەیە کە پەیوەندی لەگەڵ وڵاتانی خەلیج باشە لەگەڵ تورکیا و قەتەر زۆر بینی باشە لە ناو شیعە تۆمەتبارە بەوەی کە ئەو بەشێکە لە میحوەری تورکی قەتەری و بەشێکە لە دۆستی کورد بۆی سوودانی ناوێت لەگەڵ کورد شەڕکە ئاسانکاریشی بۆ کردەوە بەڵام پێویستە هەرێمی کوردستانیش یارمەتی هەرێم لەمە تێگەشتووە هەرێم یارمەتی سوودانی بن لەوەی هەرێم لەمە تێگەشتووە کە تا ئێستا کێشەکانیان لەگەڵ سوودانی نەکردووە بە شەخصی بەڵام بۆ ئەوەی سوودانی سەرکەوتوو بێ و بۆ ئەوی لەگەڵ هەرێم باش بێ پێویستە یارمەتی بن پێویستە یارمەتی بن چونکە ئەو لا ئەکاتەوە قاعیدەیەکی شیعی هەیە پێی وایە کە هەرێمی کوردستان پێویستە موچەی نەدرێتەوە پێویستە لە ناو ڕازڕەبی شیعە بە جۆرەها شێوە تۆمەتبارە کرێ کوردستان کە ئیسرائیلە و ئەوجا زۆر باز لە مەمەڕی داود ئەکرێ و هەرێمی کوردستان بەشێکە لە ئەو مەمەڕێی ڕۆژ ئاوا پەیوەستە کاتەوە بە دروستەکان و لێەوە بە ئیسرائیل جۆرەها کابوس لە ناو هینی شیعی بڵاوە کرێتەوە سوودانی ناتوانێت کراوە بێ بەڕووی کووردا بەو جۆرەی کە کورد ئەوێ و ناشتوانێ بچێتە خانەی دژمناتیکردنی کوردەوە بۆیە بۆ ئەمە پێویستە هەرێمی کوردستان یارمەتی بن لە ئەو ئەرقامانەی کە هەیە لە ئەو داتە لانی کەم هەتا چێتە ناو انتخابات و لە دوای انتخابات ئەو کاتە دەرەکەوێت کە ئایا سوودانی چۆنە بێ یا چۆن نابێت بە بڕای تۆ دەتوانێت بێت بۆ خولێکی تر سەرۆکوەزیران وەرگێت پرسیارێکی زۆر قورسە لەبەر یەک سەبەب سیرکە هەموو سەرکردە ئایکۆنەکانی ڕێزی یەکەمی شیعە دابەزیون لە بەغا مالکی عابری مالکی زۆر بەهێزەوە دابەزیوە تحدى هي كم مليون الصوت أهانت يعني مثلا آخر انتخابات كمالكي آخر جار كمالكي باش دايك الانتخابات حوصلوا 20,000 صوتي أنا وصل مليون أهانم أنصاري سوداني بيجي سوداني لأن أو مليون صوت أهاني حلب وسيلة بغا دابزي وهم قيادات صفية كم دابزي وجاره منافسة وكيبركية كم لسر أوي كيزور ترين دني بغاوة سين دو سوداني هسه 53 كرسي كوكر دوتو جورتين فراكسيون الشيعية لنا برلمان بلام ئەمە مەرج نییە لە خۆلی داهاتووە ئەمە وەک وایە تۆ یاری تیپێکی یاری دروستکەی بەپەلە بەبێ ئەوەی هیچ پرۆڤەیەکیان کردبێ بیان خێتە ناو یاریەوە ئەمە هەندێکی تشری نیە هەندێکی لە لیستی مالیکیە هەندێکی نزیکە لە سونەکان هەندێکی پەرلەمانتاری ناوچەی لە بە بازنەی بچووکەوە هاتووە لیستێک دروست کراوە بەڵام ئایا ئەمانە چەند ئەتوان سەرکەوتوو بن مەسەڵەن گریمانە ئەکرێ لەم 50 پەرلەمانە 30 بباتەوە لیستی سوودانی خۆیان ئەڵێن ئێمە 100 کورسی هێنێ هەندێک باز لە 60 ئەکەن بەڵام یەک شتەیە کاگەڕانکۆ قاعیدەیەک لە مالیکیەوە فێرە بین مەرج نییە کە تۆ خۆ فترەیەک مالیکی نەوەت و یە کورسیشی هێنا 1920 دەنگی هێنا بە تاقی تەنها خۆی لە بەغا کە چارەکی ئەمێنێ بۆ ملیۆن بەڵام نان هێش بێتەوە بە سەرۆکوەزیران بە ڤیتۆی مەرجەعیەت و کورد و سونە و بەڕەزامەندی ئێران بۆیە دەنگ متمانە کورسی یەکێکە لە هۆکارانەی ئەتکەنەوە بەسەرەوەدان بەڵام هەموو شتێک نییە ئێمە هاوکێشەیەکمانەیە سێقۆڵیە نەجەفە تارانە ئەمریکایە هاوکێشەی چوارەمیش دەنگە لە هەر تێکچوونی باڵانسێک لەم چوارە مەسەر سبەینەکە ئێران ڤیتۆی هەبێ نابێتەوە بەسەر ئەگە ئەمریکا ئێرانە و ڤیتۆی جارانی ماوە ئێران ئەلانی کەم ئەگەر نەسیشی نەبێ لە دانانی سەرۆکوەزیرانە مافی ڤیتۆی هەیە ئەگەر ڤیتۆی لەسەردانا کێشە گرێگۆڵی بۆ دروستە بێت چونکە ناتوانێت لەگەڵ گروپەکان هەڵ بکە لانی کەم ڤیتۆی هەیە ئەگەر ناتوانێت پێشنیار بکە ئەمریکا ڤیتۆی هەیە نەجەف ڤیتۆی هەیە کوردی جاران ڤیتۆی هەبوو کورد ڤیتۆی هەبوو بەڵام لە سەدەمی عەباتی ئەو ڤیتۆیە شکا ئەگەر بیرت بێ حکوومەتەکەی سوێنیان خوارد هێشتا لایەنە کوردستانەکان لە سلێمانی لە کۆبوونەوە بوون بڕیاریان نەدابوو بەشداری بکەن لە حکوومەتەکە یانە بەڵام بە بێگومان لە سیستمی تەوافقاتیە مکەوناتیە پێکهاتەیە کە تۆ بە تەوافق دانرێ پێویستە یەک دوو لایەن یا سێ لایەنی کوردی بەشداری بکەن لەگەڵ سوودانیا بەوەی بتوانێت بڵێ ئەم حکوومەتە تعبیر لە هەموو پێکاتەکانی گەلی عێراق باشە دکتۆر زۆر جار باز لەواکرا کورد بکشێتەوە لە بەغدایان نەکشێتەوە ئایا کشانەوەی زۆر جار بەراورد دەکرا بە کشانەوەی سونەکان کە سونەکان زەرێکی گەوریان کرد ئایا کشانەوەی کورد هەرچەندە خۆشبەختانە ێستا نەهجەکە گۆڕاوە نەهجەکە بە ئاراستەی کشانەوە نییە بەڵکومانەوە لە بەغدا و بەهێز و بە لێک تێگەیشتنەوە ئەوە سوودانیش لێک تێگەشتنەکەی ئیمزا کردووە هەواڵێکی خۆشە بێگومان پیرۆزە لە هەموو خەڵک و لە هەموو
وڵی دکتۆر ئەوەندە موچە دواکەوت ینی لەوە بۆ تۆ بڵێ باشترە لەو کە ئابەی کە هەیە بەڕاستی شتێکێکە هیوانە ماوە لە کورد سەرەکەمەوە ئایا کشانەوەی کورد بەراو دەکرێت بە کشانەوەی سونەکان نەخێر لەبەر سونەکان کاتێکە کشانەوە لانی کەم کورد و شیعە پرۆسەکەیان ڕاگرت ئیرادەیەکی نێودەوڵەتی هەبوو کە ئەبێ پرۆسەکە بڕوات بەبێ سونەش ئەمە لە لایەکی تر تەرەفێکی بەهێزی سنی نەبوو کە ئەو کاتە شەریک بێ لەبەرە سونەکان لە سەدام ڕووخا بە درێژای ئەو 35 ساڵە سەدام نەیهێشت و هیچ واجهەیەکی سنی ئۆپۆزیسیۆن هەبێ کە بێ بەجێگرەوەی خۆی بەڵام کورد زۆنی هەرێمێکی هەیە ئەو جا دووسێ هێزی هەیە کە بڕیاری ئەمنیان هەیە تەنسیقیانە عیلاقاتی نێودەوڵەتیان لانی کەم کشانەوە لانی کەم کێشەی گەورە بۆ انتخابات دروستەکە ئێستا سەدر لە دەرەوەیە کورد بکشێتەوە عەبادی بەشداری نەکردووە چی ئەمێنێتەوە لە انتخابات بێگومان ئەگەر مەسەن دوو لایەنی کوردی یا لایەنێکی کوردی بکشێنەوە کە هەولێر و سلێمانیە بە ئەگەری زۆر ڕەنگە لەم هەرێمەش انتخابات نەکرێت ئەو کاتە هەڵبژاردنەکە بێ بە هەڵبژاردننی پارێزگا بێ هەڵبژاردننی شارەوانی هەڵبژاردننی نیشتیمانی دەرەچێت دکتۆر بە کورتیۆڵام بیت و پەیامی درۆنەکان چییە؟ پێ دوایە دەوەستێتتر لە دووسێ ڕۆژیاندا دوایەوەی وڵی تەفسیری جۆرا و جۆری بۆ هەیە مەسەلەن ئێستا ئێمە پێمان وایە لە کوردستان ڕێی زاڵ ئەوەیە کە ئەمە میلیشا شیعەکان میلیشا شیعەکان ئەڵێن ئەمە کوردەکان خۆیان بۆی نەوت نەنێرن تەفسیرێکی تر هەیە لە ئێمە ئیسرائیلە بۆ ئەوەی کە ئێمە بکا بە هەدەف ئەمریکا لێمان بە ئێمە لە دۆخیەوە نین کە هێرش بکەین بۆ کوردستان بەڵام کاگڕانکۆ ئێمە ئەوگەر وەکوین ببینین پێش درۆنەکان لە ئاخر شەوی جەنگی 12 ڕۆژە ڕادارەکانی عێراق لە ناوبران کە هەر ڕادارێک لەوانە بای 100 ملیۆن دۆلار لە فەڕەنسین لە فەڕەنسای کڕیوان هیوایەکی زۆر سوودانی پێی هەبوو کە بۆەوەی بتوانێت وردەوردە وەرگێتەوە ڕەنگە لە دوای هەرێمی کوردستان شوێنی تریش بە ئامانج بگیرن بۆ چوونێکی تر هەیە پێی وایە گەورەترە لە مەسلەی بەغاو هەرێمە کوردستان بەشێکە لەو تەوقە ئاگرینەی کە لە ناوچەکە هەیە و تامانی هەش دۆسەی ئێران یەکلاییە بێتەوە بە پێی دزەپێکردنەکانی ئەکسیۆس و میدیای ئەمریکی ڕەنگە هێتا ئەو کاتە ئێمە شتی تر ببینین ینی جگە لە هەرێمی کوردستان لە ناوچەی تر ئەو درۆنانە دەرکۆن بەڵام شتێک ئەوەی کە ئەمنیەکان ئەیڵێن تا ئەم دەقەیە ڕوونا ئەم درۆنانە لە عێراقەوە دێن ئەوە نییە درۆنی پرۆفێشناڵی دەوڵاتان دەرەوەنیە دوو ئەو پارچانەی کە بینراوە فەحس کراوە بە پێی ڕای ئەمنیەکان خەڵکی شارەزای ئەمنی ئەوانە درۆنی دەستکردی ناوخۆین بۆیە هەر لە عێراقن بەڵام ئایا ئەو ئیرادەیەکێ ینی تەفسیرێکە بوو بۆ ڕادارەکان زۆر جێی سەیرا تا ئێستا نتوانراوە نە پشڕاست بکرێتەوە نەڕەت بکرێتەوە گوایە مۆسادی ئیسرائیلی لە ئێرانەوە هاتوون ڕادارەکانی عێراقیان لە ناو بردەوە ئەم تەفسیرە یەک دوو کەس کردیان حکوومەتی عێراق سکاڵای لێتۆمار کردوون بەڵام لە ناو شیعە مەترسی هەیە تەفسیرێکە بوو کە گروپە چەکدارەکان تەفسیرێکە بوو کە تەفسیری بۆ درۆنەکانی هەرێمی زووە ئێستا ئێمە بە خێرایی بڵێن داقیقەن فلان لایەنە لەبەر فلان ئەجەندای لەبەر زیاتر لە تەفسیرێکەڵە